سڵاو میتۆدێکی سەربازی هەیە بەشێکی زۆر لە زانا سەربازیەکانی دنیا جۆرە فیشەکێک دروست دەکەن کە ئەم فیشەکە زۆر زۆر بەدەگمەن ئەو با بڵین سەربازی بەرامبەرە ئەکوژێت لە دوای 12 سەعات اینجا تەسیراتی بەرەو مردن لەو ئینسانە دروست دەکات. قسەکەی ئەمە یەک شتە کەواتە بەپی ئەو میتۆدە سەربازیە مردن باشترە لەوەی کە سەربازێکی نەخۆش یا سەربازێکی برینار لە ناو ئەو کۆمەڵە سەربازا بێ بۆ لەبەرەوەی کە ئەگەر برینارێکە بێت 5-6 سەرباز خەریکیە بێت بەڵام ئەگەر گیان لە دەستبان لە کۆتاییە ئەڕوات و مەشغوڵ نابن. قسەکەی ئێمە و دیاردەکەی ئێمە ئەم شتەیە یعنی لە هیچ کەم شوێنی دنیا هەیە دانیشتوانی شارەکە یا دانیشتوانی وڵاتەکە 1 و 2 شەو سەر و پێ و قەل و کەڵەشێر بخوات و بەسەریا بخەوێت. یعنی بابەتەکە ئەگەر وردی بکەینەوە زۆر 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 ڕەهەندی تەندروستی و کۆمەڵایەتی خۆی هەیە. یعنی ئەم ئینسانی کە شەو بە کۆڵێک برنج و کەڵەشێر و قەل و سەر و پێ و پاچە ئەخوات و ئەخەوێ بەسەریا ئەگەر بەیانی ئیشێکی هەبێت کاچێتە سەر ئیشەکە بە مەعیدەیەکی ترشا و جەستەیەکی ناتەندروستەوە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە. بۆیە گەرگری بینەوە کاریگەری لەسەر مەزاجی کۆمەلگا بێت جگەل لەوەی کە جسمێکی ناتەندروست بەرهەمێنێت لە کۆمەڵگەکە. قسەکە ئەوەیە زۆر جار لە ڕابردووە قسە و باس کراوە لەسەرەوەی کە بۆ ئەم هەموو نەخۆشە هەیە لە کوردستانە، بۆ بەردەم هەرچی عیادە هەیە بەرناکەوێ، بۆ کە سەیری لە شولاری کۆمەڵگەکە ئاکەی کەم کەسەیە جەستەیەکی ڕێک و جوانی هەبێت و کێشەی تەندروستی و بەرورگ و نازانم چۆ چۆی نەبێت. بەرحاڵ ئەمە دیاردەیەکی بچووک نییە، ئەمە دیاردەیەکە کە ئەبێت ئیشی لەسەر بکەین بەرەو ڕاستکردنەوەی ڕۆشنبیری تاک چکە ئەبێ بزانین لەکەیە چێ خۆین. بە خۆشحاڵیەوە بە ئامادەبوونی کۆمەڵی خوێنکاری زۆر زۆر بەڕێز کە بەشێکی زۆریان خوێندنەکەیان پەیوەندیدارە بە سێکتەری تەندروستیەوە و هەروەها دکتۆر شێزاد عەلی ئیسماعیل پسپۆڕی تەندروستی کۆمەڵ ئەگەر تەشریف فەرمێ خۆشحاڵە بین و لەگەڵ دکتۆر سۆلینکاوە پسپۆڕی پزیشکی لە نەخۆشخانەی فریاکەوتنی شاری هەولێر بەخێربێن دکتۆر جان. زۆر بەخێر فەرموو خانم جان. سەرەتا ترسێکمە بوو لەسەر ئەوەی کە هەم بە خزمەتی بەڕێزێ نەگەیشتوم هەم بە خزمەتی خانم وتم لە شولاری خۆیان ڕێک بێت چکە بەشێکی زۆری ئەو کارکتەرانەی کە لەسەر دیاردەیە قساکەن لە کوردستانە خۆیانەوەی تیانە مەسەڵەن کابرا ڕۆژی 2 پاکەت جگەراخوا بە تۆڵە جگەرەمە کێشە باش نییە. زۆر زۆر بەخێر بێن ئازێتان کێشە هیوادارم بەرنامەیەک دروستکەین کە کاریگەریەکمان هەبێ بەرەو گۆڕانکاری. جارێ بە تۆ ناڵم چکە کەیسی زۆر لای جەنابەت هەیە بۆ هۆکاری درەنگان خواردنە بەڵام دکتۆر ئەم بابەتە هی ئەوەیە بەرنامەی لەسەر دروستکرێت نەک یەک بەرنامە بەڕاستی چەندەها بەرنامەی پێویستە لەسەر دروست بکرێت باش لەبەر ئەوەی ینی ڕەهەندی زۆری هەیە هەر ڕەهەندە تەندروستیەکە نیە ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە ڕەهەندی دەرونی هەیە تەنانەت ینی کاریگەری هەیە لەسەر شێوازی فێربوون و لەسەر زاکیرە و لەسەر بیرکردنەوەی کەسەکانیش یعنی خەریکە وردە وردە دەبێتە بەڕاستی کللتورێکی نوێیە و گۆڕانکاری لە زۆر ینی دەبینین بەهای کۆمەڵایەتی خەڵک گۆڕاوە ئەوە یەکێکە لەو کللتورە و لەو بەهایانەی کە خەریکە وردە وردە خۆی دەسەسپێنیتن و بەڕاستی دیاردەیەکی یەکجار ناتەندروستە هەم لە ڕووی دەرونیەوە هەمیش لە ڕووی تەندروستیەوە. باشە لە ڕووی پێشکەوتنی کۆمەلگای مەسەر هەمیشە یەکێک ینی وەکو چۆن لەسەر زۆر زیاد لە پێویست قساکەین لەسەر ئەم بابەتەش زۆر جار زیاد لە پێویست قساکەین پێمان وایە کۆمەلگەی کوردی زۆر بەرەو پێشچوونی خۆی بینەوە بەڵام ئەگەر تۆ 20 ساڵ پێش ئێستا بە قیاس بکەی ینی خەڵک جاران دکتۆرە کە بانیان پاچەیە خوارد ئەسڵەن سەر و پێخانەکان لە بانیانە ئەکرایەوەی تر لە بەرەبیانە لە دوای نوێژی بانگی بەیانی تر سەر و پێخانەکانەکراوێ ئێستا بڕۆ بانگی بەیانیشی نایە بێ بە سەعاتی پێش بانگی بەیانی یەک سەر و پێخانە نەماوە خەڵک لە دەی شەوەی کاتەوە بۆ 2 شەو ینی جاران کرێکارێکی بەڕێز یا چوزانم کەسێک سەفەرێکی بوو ئیشێکی بوو
ئەچوو پاچەکەی خوارد و ینی بەسەریان نەخەوتەوە بەڵام ئێستا پاچەکە خوات و بەسەری ئاخەوێتەوە ڕاستە یعنی ئەگەر ڕەهەندە کۆمەڵایەتەکانیشی ینی ڕەچاو بگرین من تۆ جەنابەت یعنی ئەگەر تۆ شۆ بە خواردنێکی ناتە دروستەوە بخەوی بەیانی مامەڵەیەکی پێویست ناکەی لەگەڵ ئەو کەسانی کە لە ئیشا بەردەکەون ینی لەگەڵ ڕێزمای احترامەن تۆ بە ماعیدەیەکی ترشا و ورجێکی قورسەوە چۆن ئەتوانی ئیشەکانە بە باشی بەڕێوەبەری دکتۆرە ئەمە بۆتە ئەوەی کە بارگرانی لەسەر ئێوە دروستکە دۆکو نەخۆشخانەکانی فریاکەوتن بالضبط خاصان ئێستا ینی ئەو فترێک کە ئێستا تو باسی دەکەی کە دەستی پێکردیا لە تەواریش لە لای خۆمان زۆربەی کات کەیساتی ئەو هەمالۆ دێ حالاتی ئەو هەمالۆ دێ ئەو حالم هەر بخۆم دیت ینی دیتە سعات دوی شەوێ بووە طبعاً هاتیە گەنجیشە تقریبا هەر 35 ساڵ دەبیتن هەرەوەندەیە بەس ئەم پێت نالێم ئەو پاس مدیکال هستری نەبووە یعنی پێشتر نەخۆشی تری نەبووە ئەو شخصە بخۆی ئەسڵان بخۆی دەلێ ئەمن نەخۆشی زەختم هەبووە باشە بەس چووە بالضبط ئەو مەسلەی سەر و پێش بووە طبعاً پاشوەی با بڵێم زیاتر دیتێلمان لە نەخۆشەکەی وەرگرت کاکە بە چوت لێ هات ئەتو چ بوو مشکلەکەت کە هاتە لامان بە سنگ ئێشانێکی غەریب عجایب گوتی زۆر سنگمێشا و فەت ئەتەن لە خۆ چوو ئەمنیان هینا خستەخانە طبعاً پاشوی پشکنینێکی باشمان لۆی کرد و تەختیتمان لۆی کرد دەرچوو کە یەک لە سەمامەکانی دری گیراوە طبعاً بۆ عمرەی ئەتووەرە بە یەکەکی 35 ساڵان 38 ساڵە بیتن دانیشی ئەو قسەی پێبرەی یعنی هەلە بۆیش دڵگرانیە یعنی باوری نەدەکردی گو بابا ئەم زارە گەنجمەوە چ ئێ باشە لی دەپرسم منە خۆشی بەرێ داکو بابم زەختیان هەبووە بە خۆم زەختم هەبووە ئێ باشە ئەتوو بە خۆت دەزانی ینی بە خۆشتان دەزانن زەنابتان فامیلی هیستری زۆر مهمە ینی لە عائلەکەی خاصن ئەو شخصە لە جیناتەوە هەبووە ئەو شتەیە ئەتوو دەبی زۆر زیاتر ئاگات لە خۆت بی لەگەر ئەو شخصی کە شخصێکی طبیعی و با بڵێم جسمێکی تەندروستی هەبیتن دەبی زۆر ئاگای لە خۆی زیاتر طبعاً کێشەی شتێکەشی هەبوو قەڵەویش جسمی کێشەی جسمی ئەمە پێدەن بادی ماس ئیندەکسی لە حەدی خۆی تێپەڕیدا بوو تمام طبعاً کێشەی تری زۆر لۆ دروست بوو لەو حالەتەی و نردمان بۆ فحوساتی تر و شتیوا بەس قەزم ئەمن لە چێ لەو مۆزوعە ڕۆژانە سەتان کەیسی ئەو هەمانە ڕەنگە ئێستا لەناو ئەم گەنجانە هەر ئەو قسەیەک هەبێت ینی قسێکی منطقی شەیە بەڕاستی دیسانەوە هینەوە سەر ژینگەی وڵاتەکەمان بەڵام ئەمە تا چەند ئەتوانین بە مبەڕیرێک بێنینەوە مەسەلەن گەنجێک لەم وڵاتە نازانێت چی بکە یعنی ئەمە خۆش میتیا یعنی سیرەکەی یانزەی شۆ بێتاقەتی کە تەلەفۆن بۆ برادێک دەکەی هیچ شتێک نییە بیکەی هەر خواردن هەیە خۆتی پێوە مەشغوڵکەی مەسەلەن سینەمایەک لە سنتەری شارەکانان نییە لایڤ موزیکیشی محتەرەم نییە لەگەر ڕێزما کە هەموو کاتێکە بێت چوزانم جادەیەکمان نییە کە ئینسان خۆیتیا مەشغوڵ کات و نان نەخوا هەمانە و نیمانە سەعات ئەوەنی شەو تەلەفۆنەکەی با بچین نان خواردنەکانی پرۆسی نان خواردنەکە سەعاتی سەعاتونیە کاتەکەت لێگرێ و یەڵە ئەڕۆیتەوە پاکێجێکمان دروست کردووە حەزەکەم بینەری و پاکێجە بین هەمومان لەسەر ئەو خوارد شەوان نان خواردن و ئەو چێشخانانی کە بە شەوان هەیە بینەر بن بۆی کە ڕوونتر لەسەر دیار دەکە بۆستی فەرم چەند جۆرە خواردن مەخلەمەمانەیە نۆکاومانەیە نیسکمانەیە برنجمانەیە ماستمانەیە قەیماقمانەیە جیزمانەیە هەمشتمانەیە چەند کاتژمێر کراوەیە 20 کاتژمێر شەوان مشتری زۆرە ساعت چەند بۆ چەند مشتری دەت لە نان دەخۆ خی شەوان دەوری سعادیەک و ئەوانە مشتریت کەمانەیە تایبەت دێنێرکوانە وڵای وابزان پاش دوازدەیە ئەی کێ خەوی وڵای بچینە ماری سراحە دەچکەین دەخەین ئەی باشە تەندروستە گۆشت بخۆی یەکراز بخەوی مەعیدە ئاگای لە چییە بۆی نییە ئەمە زۆری ژۆخۆ ماشلاقەرە و نابووم هیواش مەقەڵەوە بوو 12 ڕێک چیت خواردوێت وڵی جگەرەکم خواردووە جەرگ و مریشتگانی هێشتا ئەگە جەماعەت ڕاوەسە لەسەرم سێ دیش دەخۆم سێ لە فەیتریش ئارێوەڵام شەو زۆر بەش شەوان ساعت هەشت بەخۆم لە هیچ کولێرێ مە ساعت هەشتەوە کولێرەی بە گۆشت دەخۆم دوای دێمەوە ساعت 10 و 11 لەگەڵ جەماعەتان دەچین 2 لەفە 3 لەفە واش دەخۆم ساعت چەند دەخەوی بەخوای زۆر بەش شەوی 12 یەک لەو بینەی گۆشت دەخۆی و پاشان دەخەوی تقریبا ساعت 11 گۆشت شتەکەی دەخۆم ساعتێک نێرگەرە چی داد نمەوە دەخۆم ئەی گەدە شتی وات نایە ناوەڵە زۆر بەش شەوان جاروێ بە هەز بە ئازارش دەکەم بەس شتەکی وان نییە زۆر نییە ئێستا ساعت چەنە
سعات ويكو دقيقة ساعات چەند دەخەوی ولا تا سعات شواری بیانی دانیشم قورس نییە بۆ مەعیدت بە شەوان پاچە باخوای قورسینەکە چۆنە ئێمە لەگەڵ ڕاتوینە خۆی کە ئەڵێ پاچە خۆی لە سعاتێک و دووە بەڕاستی قەلەباڵقی دروستە بیا ئێمە خۆمان لەگەڵ ڕاتوینە خەڵکەکە ئیسە نەختێکی تر زیاتریش خەڵکیە جار وایە سعات دووە سێ دێ نەماوە شواری بانی نەماوە لە هەفتەیەکە چەند جاری خۆی وەڵا لە هەفتەیەکە چوار جاری خۆم ئێستا کاتژمێر دووە درەنگ نییە بۆ پاچەخوا بەرێوەڵا بەس ئەمە مەجارمانە یعنی هەفتەی دوو هەفتە جارێک یەک ڕۆژ مەزارمانەیە کاسبکارین یعنی لە کاتی مەغریبان نانی ناخۆین هەتا شەوێ درەنگ نانی دەخۆین دواتر دەخەوین و پاش نووسنەکە یعنی جستەش ئاساییمان دەوێت. ئێوە ڕۆژانە ساعت چەند بۆ چەند دوکانەکە؟ ساعت 5 جێوەرە ناخواردنمان حاضرە تا ساعت 3 شەو. ڕۆژانە چەند کەس لێرە نانەخواوە چی ئامادە بکەن؟ وەڵی خەڵکێکی زۆریە بۆ لامان و دۆست و ئەحبابن و قەڵێ قازێ و کەڵەشێری و قۆزی هەیە و تا درنگانێک شەو خواردنە قورسانە بەڵێ خەڵکی مشتری تایبەتمانەیە بۆ قەل و قاس وەڵی ئەتر پێکاتی نییە هەیە سەعات 8 هەیە سەعات 12 شەویە هەیە سەعات 2 شەوی باتە ماڵ بۆ سەفەری. دەستخۆش قسەیەکم کرد لە کاتی ڤیددیۆکاناڵێم خۆشیشە وایە گوتم مال ئەسە خۆشە خواردنەکان وەنیە خۆشیشە بەو شەوە کاکە ئاوە خواردن هەر پێویستێکی فەسلە جسم نییە پێویستێکی دەرونیە پێویستێکی کۆمەڵایەتیشە یعنی بۆ نمونە زۆر کەسەیە کاتە کە خەمی دەخواتن خەمی دەبیتن گروپەچیان هەنا هیچ شەهیان نامینی لەو خواردن بەڵام گروپەکی زۆریش بەعکسۆ شەهیان دەبتۆ دکتۆرە شتە برادرمەیەڵێ کە خەفەتە خۆم زۆرە ڕاستە لەبەرەوەی لەژێر دسمی دەکەوتە ژێر سترێس ژێر زەختی نەفسی ئەو زەختە نەفسیت دەبی بە شتێک دەربینیتن زۆر زان هەیە ئاسانترین کەس کە پێی بوێری خۆراکەکەیە خواردنەکەیە جگەلەوەی کە خواردنی دەخواتن ئاتن ئەو خواردنە هەم چەورە هەم شیرنە دەبێتەوە ئەوەی کە شەکری بەرز دەبێتەوە و هۆرمۆنی دۆپامین دەردەدرێ هۆرمۆنی خۆشی پێ دەڵێن لە مێشک لۆیە دەبینی کە خواردنەکی دیاریکراو هەیە دەیخواتن هەست بە ئارامی دەکاتن با بڵێن هۆرمۆنی سیرۆتۆنین دەڵێن هۆرمۆنی ئارامی هەست بە دڵخۆشی و بە ئارامی دەکاتن بۆ کارەکەی ئەوەیە جگەلەوەش زاروی پێویستێکی ینی کۆمەڵایەتیشە بۆ منە زاروی برسید نییە دەتەوێت لەگەڵ چەند برادێک وەکو باس کرد چەند برادێک با بڵێن کۆ ببنەوە وەنیە لە ئەنجامی کۆبوونەوەکە ینی وەکو دەڵێ بەدەم قسەکردنەوە دەست بە خواردن دەکەن بەڵام ئەوە ینی هۆکارەکەی ئەمن لەگەڵ ئەوەی نیمەکە با بڵێن ئەگەر لەبەرەوەی شتیتکە نییە دەبی گەنج خۆی بەوەی مەژغوڵ بکاتن گەنجی مە بەداخەوە ئامانزی خواردنە یان با بڵێن یەکێک لە ئامانزە سەرچیەکانی خواردنە وەکەوەی کە لە ڤیددیۆکە پیشاندانە یعنی یەکەکان نەما چالنجی دەکاتن لە بۆ خواردنێ دەڵێتانم ئەوەندەش بخۆم ینی وا هەیە چالنجی دەکەن یاڵە بزانین چەند لەفت پێ دەخورێت وەکە نەما ئازایەتە ینی ئەوە قوڕی بەسەری ئەو جسمەی دەکاتن ئەو لەشەی خۆی دەکاتن لەبەر ئەوە ئاستی ڕۆشنبیری تاچیمە گەنجیمە بەڕاستی بەداخەوە لەگە ڕێزم لەو ئاستەنیە کە بتوانیتن بەدیل ببینتەوە لە بۆ خواردن ینی ئەگەر بێت و پلانت نەبوو وەکو دەڵێ ئەو کاتی دەبێ شوێنگرەوەی پلانی خەڵکی دیکە پلانی خەڵکی دیکە جێبەجێ دەکەی بۆ مەبرادر کە تەلەفۆن کە دەڵێ ستەکە هیچ ناکەم زۆر بێ گەنجی مەش بەداخەوە کاتی خۆی یان یان بە سوۆشەل میدیا بەسەر دەبا یان ئەوە تا بە وەکو دەڵێ سوۆشەل گەذەرینگ ینی خڕ دەبتەوە لەگەڵ برادرانی پێکەوە دەستنە دەرێ بەڵام چەند کاتی خۆی تەرخان دەکە لە بۆی خۆی بەرەو پێش بباتن توانای خۆی ئاستی بیرکردنەوەی ئاستی زانستی ئاستی ڕۆشنبیری ئاستی کۆمەڵایەتی چەند دەخوێنتەوە یعنی خۆ لە دەرەوەش گەنج هەنا لە دەرەوەش لە شوێن دیکە بەڵام دەبینی زۆربەی ئامانزی لە بە خۆی دانای خەریکە یان خەریکی خوێندنە یان خوێندن و ئیشکردنیشە ئەوجا ینی ئەمە لەو لایە گلەیان لێ دەکەین کە دەڵێن بەدیلی یانی بەڵام لەلایەکی دیکە ینی بۆ قسەکانی جەنابەت ینی ئەو خواردنەی شەوان درەنگ ضرورێت نییە ینی هەمووی بۆ خۆشیە تەنها خۆشی دیتنە یەک و دوی شەو پێویستی بۆ نییە خواردن بخوات ینی ئەچیت ئێوارەکەی هەرنانی خواردووە و بۆ خۆشیە بەڕاستی حەزمی ئاماژە بە خاڵەشی بکەم ینی ئەوی بینەران و بەڕێزانش بزانن مەسلەی ئێستا کە ئەمە زۆربەی زۆرمان ئەگەر قوتابیبی یان فەرمانبەربی زۆربەی زۆرمان ئیشەکانمان با بڵێن پێ دەڵێن ینی مەکتەبیە ئۆفیس وۆرک ینی لە مەکتەب ئیشێ دەکەن و زۆربەی کات لە ڕووی زانستی و پێ دەڵێن سێدنتەری لایف ستایل ینی شێوازی ژیانەکی
سستی هەیە دانیشتە زۆربەی کات کە دانیشتە لە بۆ معلوماتی جەنابان تەنها یەک زەممان پێویستە ڕۆژانە یەک ژەمی تەندروست زۆر کافیە لە بۆی ئەو لە شەکاری خۆی بە تەواوی بکاتن بەڵام لە لای ئێمە کە دەبینی بووتە کللتور ژەمی بەیانی هەیە ژەمی نیۆڕۆ هەیە ژەمی ئێوارە هەیە هەندزار هێش ئەو ژەمانەش هەیە ژەمی دوای ئێوارەش هەیە یعنی کە کارە ساتە بەڕاستی ئەمە ناوی لێ دەنێم بەرەو کارە ساتەکی تەندروستی بەڕێوەیە بەو شێوەیە زۆر زیاتریشە زۆر زیاتریشە چونکە لۆ وەکو باسمان کرد ڕەهەندی زۆری هەیە و مەسلەی بەسی تریشت باسی خەوی بکەین خەو ئێستا خەو نەمایە زۆربەی زۆری کێشەکە لە چیە ئەتو سعات 1 و 2 شەوێ چ دەکەی لە دەرێ یعنی 1 و 2 شەوێ ئەتو دەبی جسمت 175 خەوی خۆی بەدەستی نابیتن یعنی لە سعات 9 دەوە ئەتو دەبی کاتی نووسنە ئیوەی نیێت و دابنیشی و مەجلیسی گەرمکەی و یان بچیە دەرێ بەڕاستی لەبەر ئەوەی ئێستا کە باسی خەو دەکرێتن کوالیتی خەوەکەی کوالیتیەکەی یعنی کەی دەخەوی کەی هەڵدەستی زۆر گرنگترە لەوەی چەندەنوی دیورێشنەکەی ماوەی نووسنەکەی گرنگ نییە تو سعات 2 شێ بن و هەشتی بەیانی بەخەبەر وەرە هیچ نییە ئەو هیچ کوالیتی نییە ئەو خەوە با 6 ساعتیش بێ با 8 ساعتیش بی با 10 ساعتیش بی شخصی اعتیادی 7 تا 8 ساعت پێویستە بەڵام ئەتو ئەگەر لە سعات 9 بنووی سعات 5 بەیانی بەڵێ ئەو خەوەیە کە خەوی کوالیتیە چونکە ئەو درەنگ نووسنە ئەو درەنگ ئەو مانەوەی شەو نخۆنیە طبعا لەو معلوماتان و دەبێت هۆی ئەوەی کەوا هۆرمۆن هەیە هۆرمۆنی برسێتی تێک دەچیتن ئەمە دوو هۆرمۆن هەیە لە ناو لە لەشمان یەکیان پێ دەڵێن هۆرمۆنی برسێتی پێ دەڵێن گرێلین یەکیان هۆرمۆنی تێری پێ دەڵێن لێپتین لە برسێتی هۆرمۆنی گرێلین زۆر بەرز دەبتەوە کاتێک کە خواردن دەخۆی ژەمەکی سوچیش بی هۆرمۆنێکی پێ دەڵێن لێپتین لە لیپیدی هاتیە ینی دە چەوری هاتیە تێر دەکاتن بەرز دەبتەوە کە بەرز هەست بە تێربوون دەکەی بەڵام درەنگ خەوتن تێکچوونی خەو ئەو هۆرمۆنە تێک دەچیتن ئەوە جگەلەوەی کەمە دەزانین لە دکتۆر کاتێک لە ڕووی زانستیەوە هەیە کە ئیتر کەی باشە چەند سەعات پێش خەو ئاخر ژەمە بخۆی بەخۆی مەسلەکەی دەڵێ بەیانیان وەکو مەلیک نانی بخۆ نیوەڕیان وەکو ئەمیر نانی بخۆ ئێواران وەکو یەکێکی زۆر هەژار نانی بخۆ یعنی ئێواران خواردنی ئێواران نەک ینی هەر زەروری نی ئەسڵان ئێوارەش نەک 12 باسی 12 یەکە ناکەین خواردنی یعنی وا باشترە 3 ساعت تا 4 ساعت و پێشەوەی بخەوی هیچ خواردنەک نەخۆی کە دەڵێن جەنابە دوتە 8 آخر حدیتی یعنی خاصە لە جەماعەتی جرد ئێستا پاشی باسیش دەکەین نەخۆشیوانەی بڵێ ئەوانەی استرجائی پێدەن ئیمائیدا مەشاکلی مائیدەیان بخوانێ ئەسڵەن هەر دکتۆر بخۆی وەی پێگوتیە ئەتو ئەوە لەن ژەمەکانت گوتنی وەچما دکتۆریش باسی کرد کە ئەتو ژەمە چەند خەفیفتر بی و چەند کەمتر بی باشترە ئەگەر زۆر وات لێ هات کە ئێستێکێک لە جێم لێ بوانی کە باسییان دەکرد گوتی آخر ئەمن ئیشم ئەو هایە مەغریب دێمەوە و هیچ خواردنیت کەم نەخواردێ لێە هاتم ئۆکەی کە ئەتو ئیشت با بڵێن سعات 8 تەواو بوو دەتوانی ینی ئەو آخر حتى 8 بەس ئێستاش چما دکتۆریش گوتی خواردنەکەت بە خەفیفی بی ئەتو لە باتی ئەوەی بە پاچە و بە خواردنی ناسەحی بڕوە خواردنی تر هەیە هەم برسێتێکەشت دەشتێنیتن هەم بەڕۆی زانستنیەوە استفادەی لێ دەکەیت دایمە ئیتر نازانم تا چەند تەندروستی و پرسیارە لە هەردووکتانەکەم ینی خواردنیش خووە وەنیە مەس ئێستا زۆر خۆریەکە زۆر نانەخوا خووە بەڵێ ڕاستە ینی برسێتی و پێویستی نییە ینی بۆ نمونە من بۆ خۆم ینی با نمونەی خۆمان مەسەلە من یەکێک بووم لەو کەسانەی بەبێ هیچ هەروایانی ئەوەم کرد ینی دەقا برنجم خواردایە ئەگەر نانم پێوە نەخواردای هەستمە کرد هیچم نەخواردووە دەی من ماوەی 2 ساڵی شەنان زۆر دەگمەنە خۆم ینی پیتزاوشتە خۆم بەڵام نان بە برنجەوە کەمە خۆم و زۆری ئەتیادیشە بەڵام پێشتر خۆم گرتە بۆ حەزەکەی دەقا برنجم خواردایە نان لەگەڵا نەبووە هەستەمە کردی چم نەخواردووە ینی خووە هەستەکە ینی ئەتوانین ناوی بنین ئەو خواردنەی شەوان خووە و جەوێکە و مەسەلە نەها ئەوەیەکە بەڵێ هەر ینی نەک خۆوە بەڵکو هەندە جار هەیە لەوەی تێدەپەڕی دەگاتە حەدی با بڵێن ینی ئالوودەبوون پێی ینی ئالوودەبوون پێ چۆن ئالوودەبوون پێی مەسەلەن ئێستا کە بابرێن کاربۆهیدرات ئەو خواردانەی برنجە نانە کە ڕێژەیەکی زێکزا زۆر کاربۆهیدراتی سادەیان تێدایە واتە دەبتەوەی ئەوەی کە ئاستی شەکری خوێن بەرز کاتەوە باشە دەبینی بە خواردنی نان و برنج ئەو ڕێژە شەکرە بەرز دەبتەوە کە ئەو ڕێژە شەکرە بەرز دەبتەوە دەبێتە هۆی ئەوەی ئەو هۆرمۆنانێک کە خۆشی و ئاسوودەیت پێدەبەخشن وەکو ئاماژەم پێکرد دەربدرێتن کە دەربدرێ ئەتوو لە مێشکت و جسمت بە شێوەیەکی گشتی دەبەستەوە لە نێوان ئاسوودەیی و خۆشی یان بەدەستێنانی ئاسوودەیی و خۆشی لەگەڵ خواردنی نان و برنج
کەواتە ئەوە خۆی لە خۆی شێوازەکی ئیدمان و ئالوودەبوونە دەرمان و ینی ئەوانەی کە معتادیشن بە دەرمان هەمان فەسلەجەیە هەمان شێوازی کارکردنە ئەو ڕسێپتەرانە یان ئەو با بڵێن خانانەی کە وەرگرن لە مێشک خانەی تایبەتی هەیە لە ئەو مەوادانەی کە دەخۆن ئەو دەرمانانەی کە دەخۆن و پێ تووشی ئیدمان دەبن هەمان دەبینی هەمان ئەو ڕسێپتەرانەیە هەمان ئەو خانانەیە کە نان و برنج ئیستقبالی دەکەن لە مێشکمان کەواتە بەڵێ نەک هەر ینی خوا بەڵکو ینی خۆکی خراپە و دەگاتە ئاستی ئالوودەبوونیش ئەمن حەزم لێ ئاماژە بە خاڵشکە بکەم کە مەسەلەی ئەوەی ئەمە دژی ئەوەی نینە کە ئەو خواردانە هەر بخورێتن نە بەڵام دەکرێتن ئەتوو لە مناسەبات بخورێ دەکرێت لە مناسەبات چونکە ئێستا کە باسی ئەگەر باسی ینی ئەوروپاتان کرد خۆ ئەوانیش ڕەنگە ساڵێ جارێک بۆ منە لە با بڵێن جەژنی سەری ساڵ شەوەیان هەیە تێدا با بڵێن یان بەیانیەکەی علی شیشی دەکوژنەوە و ئامادەی دەکەن و لێ دەنێن و وەنیە ئەوە ئاساییە ئەگەر بێت و با بڵێن ینی ساڵێ جارێک و لای خۆشمان با بڵێن وەکو ئەگەر جێژنە و جێژنە بیتن یان ساڵێ جارێک بیان 2000 بیتن بەڵام ئەوەی کە بینیمان و هەستی پێ دەکەین بەڕاستی دیاردەیەکی بەردەوامە هەفتانە ئەو شتە ڕوو دەداتن ئیوایە هەفتەی 2000 3000 4000 وەکو بینیمان لە فلیمەکەی کەوا ینی 4000 ئەوە دەیخواتن ئەو خواردنە قورسە ڕێژەیەکی یەکزار زۆر کاربۆهیدراتی تێدا چونکە بەنانی دەخورێ و برنجە کەواتە ئاستی شەکری خوێن بەرز دەکاتەوە دووەم شت چەورێکی یەکزار زۆری تێدا کە چەوری تێرە پێ دەڵێن ساچوریتت چەوری تێر کە ئەویش خۆی لە خۆی کێشەیەکی یەکزار گەورە پەستانی خوێن دروست دەکات زەڵتەی دڵ دروست دەکاتن باشە دکتۆر تۆوتت یعنی ئەمە کێشەیەکی دەرونیشە بەڵێ قسەکەی من ئەوەیە ینی کاریگەری با بڵین لایەنە تەندروستەکە وەلانی واز لەلانێت کاریگەریە دەرونیەکانی چییە ینی ئەو ئینسانەی ینی جیاوازی بینی ئینسانێک کە شەو نانێکی تێر و تەسەلی خواردە بێت و لەگەڵ ئینسانێکی شاکە سەعات هەشت یانێکی بەسیتی خواردبێ ئەم دوانە کە بەیانی لە خەو هەڵەسن جیاوازیەکان چییە؟ میزازیان لە 100% جیاوازە مود و شێوازی بیرکردنەوەیان 100% جیاواز ئەوەی تر بەبێ مناقەشە بەبێ مناقەشە لەبەرچی ئەو کەسێک کە ئەو خواردنە چەورەی دەخواتن بەو درەنگەی طبعاً بای خۆی خەوی بەدەست ناینیتن تێرخەو نابیتن بە ناوەش کە بڵێن وەکو باسمان کرد کواڵەتی خەوەکەی خراپە باش کە کواڵەتی خەوەکەی خراپە ئەو کەسە تەرکیزی کەم دەبیتن لە هەر ئیشێک بەیانیان کە بیکاتن تەرکیزی کەم دەبی بەنسبەت ئەو قوتابیە بەڕێزانەی کە ئامادەنا خوێندنیان کاتە کە دەخینن ئیستیعابیان زەعیفە لۆیە تەمەشا دەکەی ئێستاکە بەگشتی خەڵک دەبینی زۆر هەز بە هیلاکی دەکات زوو ماندی دەبیتن لێ دەپرسی دەڵێ وڵی بەردەوام ماندیمە بەردەوام هیلاکم بێتاقەتم ینی حالەتەشی نەخۆشیش هەیە پێی دەڵێن کرۆنیک فاتیک سندرۆم ینی زاهیرەی هیلاکی مزمن هیلاکی ینی درێژخایەن چونکە خەو با پێت بڵێم ڕیسێتی هەموو فەرمانەکانی مێشک دەکاتەوە دەسەکانە خۆش بێوەڵا ئەم بابەتەوە بە گەرم و گوڕی باستان کرد و بە مەترسیداری باستان کرد کە بەڕاستی حەقی کەمپینی هەیە حەقی ئەوەی هەیە کە هەموو لایەک ئاگادار بکرێتەوە چکە بەڕاستی ئەم بابەتەوە نە مەترسیدار سیر ناکرێن نە لەلایانی تەندروستیەوە نە لەلایانیەوە ینی من ئەگەر بۆ نمونە لە بری وەزارەتی ڕۆشنبیری لە بری وەزارەتی تەندروستی بم ببوورە ینی بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە ینی پرۆمۆشن دروست دەکەم بۆ ئەم بابەتە لە بریەوەی کە سەردانی ئەم چێشخانانە بکەی خۆ من ناڵم دابخرێن ڕەنگە بار هۆکارێک بێ کۆمەڵێکیان زەڕور بن ڕەنگە مەسەلەن سیاحێک سعات دەی شەوەگاتە سلەیمانی و هەولێر و دوهۆکەوە پێویستی بە چێشخانەیەک بێ نانێکی تیا بخوا بەڵام شتێکەشێ ئەفۆن قەتعیش دەکەم بەس ئەتوو نابی هەموو لۆمەکەی لەسەر بابلێن خراپەکەی یان بڵێن کەم تەرخیمەکەی لەسەر بابلێن ئەو تازە باست کرد دوکانەکەیان ئەوە مەتەعەمەکەیان لەسەروان دابنێ باشە خۆ ئەو لۆ توی نەکردیتەوە لۆ مەسەلەن جەنابی دکتۆر ئەو شتەی ناکاتن لۆ مەسەلەن ئەتۆ شتێ ناکەی لۆ یەکەچکەوی کە تازە ئەستان هەردەی گۆ ناوەڵ ئەفشەم پێ دەدەتام دووسەیەک کەش بخۆم ببوورن کە قسەش دەڵێن بەس هەندێکی وەکو ئەنتەری وەریگرتی ینی دەلەدەی جێمە دێت واشی گۆگۆتی یازم جێتان لێ بگوتی هەندێک جار بەجار مەعیدەم دێشی هەندە قەلبم پێ تێک دەچی بەس ئستا باشترم ئەمە نالین ئستا طبعاەکەی دەتو ئستا ئەو ڕۆ سبینە لۆم نایە بەڵام شرتت لەگە دەکەم بانە لێ دووسێ مانجیت کەش باشە بە ساڵە چیتر ئەو شخصی کە ئەو نوع خواردنەی دەخوارد لایف ستایلی ئەو شخصی کە ئەو هابووە لەگەر یەکە کە
ڕاضەی خۆی بەردەوام هەر هەبووە ڕاضە نەمگوتێ بڕۆ ئللا قاعاتی جم و بڕۆ بە سعات بڕۆ دانیشە دۆمبەڵە ڕۆیشتە چەتیادی ڕۆیشتە چەتیادی خۆ لە هەموو گەڕەکەچی جەنابەت گوتت ئەمە زۆر شتمان نییە لێرەکە کەمە با بڵێن باشە لۆ پارکت نییە باشە لۆ گەڕک هەر بخۆت گەڕکی ماڵت گەڕکمان نییە یان لە هەموو ئێستا ملاحەزەم کرد الحەمدلله وەکو سەقافەتمان زۆر بەرەو پێشەوە ڕۆیشتیە یعنی نەک با بڵێم بەس مەتاعم و مۆڵات و ئۆشتانە کرایتەوە نە الحەمدلله لە باتیەک سێ-چار پارکمان هەیە لە هەموو گەڕەکە و لە هەموو دێجار ئەگەر دیقەت بی لە کابرا سیرەکەی سژنی ئینفرادیە لە ناو زیندانە ژوورەکەی متر بە 2 مترە ئەتوانێت واللهی لێن دەرەژیشمان زۆر لۆ ئەمە فکر لەوەی ناکەین بە ئیجابیەوە ئۆکەی خواردت وەنیا ئێدە بڕۆ منو لەسەری بڕۆ پیاسەی ئستەلۆ لە ڕەمەزانان زۆربەی جاریش ئەو هایە یعنی مەسەلەن ئەتوو لە هەموو کاتەچی باشە دایمەن دەلێت و پاش خواردنی نەک تەبعاً ڕەسەنیش فەوری نا باش بڵێن ساعتێک دووس ئاتێک پێش نووسنت بیتن ئەو ڕۆیشتنە لۆ چێش باشە ئەتوو جیهازی هەزمیت ئەتوو ئیعازی دەدەی زیاتر ئیشی خۆی بکات یعنی ئەوە ئەمە جیهازی هەزمیمان پاش سعات 12 ئەسڵەن سەبر تەکاسل دەکاتەوە سەبر ئیشی تەواو ئەوە لەکن خۆی ئیعازی درایتێ تەواو ئەوە کاتی نووسنە ئەمن کەمتر ئیش دەکەم لۆ زۆربەی نەخۆشەکان ئەوی ئەم باز دەکەم لۆ زۆربەی پاش سعاتی 1 و 2 3 یان بینە زووەکەی لەبەر ژان تەحملی نەمایە دەلێ تەحملم نەما تەواو سعات ئەوە هەشتی زبین هەفت زبینی هاتە خستەخانەی دەلێ مردم و ئوستانەوەی ناو مائیدەم وا شێتم دەکا باشە تو لۆ فکر ناکەی ئەرێ دوونیە شەوێت تخوا نا بخوای دکتۆرە بخوای ئەوە قاپەک برنج بوو ساوارێک بوو عادەتە چشمان هەیە لێرە بەداخەوە شەوان ئەو خواردنەی نیورانەکە خورایە هەر ئەویش دادەندرێتەوە ئێواران ئەوە یعنی کەلتورەکە خەسار نابی بڕۆنانی دەتانی سبەینە بیخۆ وەڵڵه تێک ناچی ئەگەرە تو لەناو ئەوەی دانی باشە مال ئەسەفیش ئێستا خواردنی ئاسانکاری زۆر پیا بووە ئەوە فاسفودە ئەوە معلباتە دکتۆر کاریگەری لەسەر ینی بەرەو دوا ینی ئەو نیە بابەتەکە کە وردیەکەی تۆچیتە هەندێک سوودچەوە کە زۆری گرنگە بەڕاستی هەج بە ڕێزە قسەیەکی هەیە هەر دەستێکم بۆ بەرز کاتەوە بۆی کە ئێوەش قسە بکەن بۆی کە بە هەموو لایەک بتوانین بەردامەیەک دروستکەین ئەم بابەتە بکەینە بابەتێکە لە پشتی سەری ئەو بەڕێزانەی کە لە خزمەتە بمێستا مایکمان بۆ حازرکە بۆی کە بچێتە پشتی سەری ئەو خەڵکانی کە ئەوە سا و ڤیددیویانە ئەبینیت بە چاو حەزیلەیەکی تەبەنە ئەوە ئەی خوات بەڵام کە ئەچنە ئەم وردەکاریانی کە لە ڕووی تەندروستیەوە ئەم سایدی فێکتە خراپانەی ئەبێت بەڕاستی قەرا ینی باشتر وایە لەبەر چاوکەوێت دکتۆر لە ڕووی پێشکەوتنی کۆمەڵایەتیەوە ینی سیرکە ئەگەر تۆ ناڵین هەموو کۆمەڵگەی کوردی شەوان خەریکی نان خواردنە بەڵام ڕێژەیەکیشمان لا نییە بەداخەوە خۆزگە من هەموو جارێ ئەم شتە دووباراکەمەوە ئەم هەموو ڕێکخراوەمان هەیە ئەم هەموو زانکۆی ئەهلی و حکومی و مەحەدارمان هەیە ئەم هەموو خوێندکارە بەڕێزەمان هەیە ئەم هەموو خوێندنی ماستر و دکتۆرا و چی و چیەمانەیە یعنی لەسەر ئەم بابەتانە تا ئێستا توێژینەوەی چی بیانی باشمان نییە ئایا لە ساعت چەندی کۆمەڵگە خەریکی شەونان خواردنە ینی ئەگەر تۆ دیقەت بی زانکۆکانی دنیا لەسەر بابەتی ئەوەندە ورد توێژینەوە ئەکەن و ڕیسێرچەکەن کە سوودی کۆمەڵایەتی زۆر گەورەیە بێ سیرەکەی مەسەرەن لەسەر بابەتی زۆر گوردور کە سایتە کوردیەکان ڕۆژانە ئەبینین کاڵێ فلان زانکۆی لوبنانی ئەم شتەی کرد فلان زانکۆ لە ئۆکسفۆرد ئەمەی کرد فلان زانکۆ لە بەریتانیا ئەمەی کرد یعنی بەداخەوە زانکۆکانی کوردستان حتا ئەم خوێنکارە بەڕێزانەی کە اختصاسیشیان تەندروستیە یعنی یەکێک لە هەرە مشکلە گەورەکانی ئێمە وەکو میدیا کە بەرنمەیەک دروست دەکەین هیچ توێژینەوەیەک نییە ئەمە کاریگەری لەسەر دواکەوتنی کۆمەڵگە نییە پێش ئەوە مەسلەی داتا طبعاً دەکرێتن دەستگاکانی ڕاگەیاندن هەستن بەو ئەرکەی باشە هیچ کراوە تا ئێساەوەی من متابعەم کرد بێت و تیمی بەردامەکەم نە لە ڕووی تەندروستی و نە لە ڕووی میدیاییەوە هیچ لە کۆلیژەکان ئۆکان بەس داتانیە بڵاو بکرێتەوە ینی بەخۆی توێژینەوە کە بکرێتن ئێوە خوێنکاری سێکتەری تەندروستین پێما بێ بەشێکتان خوێنکاری دەرمانسازی بەشێکیشتان خوێنکاری زانستە هیچ توێژینەوەیەک لەباری ئەم بابەتانەوە کراوە لە زانکۆکانی ئێوە با مایکەکەت بۆ بێنی جان هەر جەنابەت پرسیاریشت هەبوو
هیچ توێژینەیەک لەم بارەیەوە کراوە ئەوەندەی جەنابەت ئاگاداربی؟ ئەوەندەی ئاگدار بین ئەمە بە شێوەیەزێکی ینی دیاریکراوی لەسەر ئەوەی ئەو خواردنێک کە لە شەوێ دەخورێ و لەسەری دەخەوی کە لە بینی بابرین 12 لە بۆ 2 شەو بە دیاریکراوی لەسەر ئەوە هیچ توێژنەوەکمان نەدیتە بابرێن لە ناو خۆمان کرابیتن تاوان ئەنی هەرێک لەمە کە مشکلك لە حیاتی دروست دەبیتن ئەو کاردانەوەی ئەو کێشە و غەڵەتانەی کە بە خۆت دەکێ بە تاکید ینی هەر کەسەکە مشکلەکێوی دەبی بگەڕێتەوە لە بۆ خۆی سەرەتا لە بەرچە ئەمن ئەو مشکلە سەحیەمەوە دروست بیان هەر مشکلێکی نەفسی دروست دەبیت یەک لەوانە خیبڕی خۆم باز دەکەم ینی تقریبا لە بۆ ماوەی چەند مانگەک ساڵانێک بەر لە ئێستا تقریبا 3-4 ساڵ پێش ئێستا تووشی ئەو خۆبوومە تا حەدەک ئەوە پێخۆشەوەکو نمونەیەکی زین و ئەوە نمونەیەکی زیندووە و کو دەڵێ ستەدیم کردیە لەسەری بەخۆم لە بۆ خۆم باش شەوانە سعات 2 شەو لە بۆ 3 شەو ئاوالە دەچوین لۆ نمونە تەشریفمان دەخوارد یەک دوو برادەرون پێکەوە باشە ئیدی دوایە کە دەهاتین ئەو کات لەسەری دەخەوتین باش کە لەسەری دەخەوتین ئەیدی پاشی ماوەک لەسەرەوە بەردەوام بووین مەزموعە کێشەکمان لە بۆ دروست بوو یەک لەو کێشانە دڵە کزە بوو لە ڕووی تەندروستیەوە بابرێن دڵە کزەمان لۆ دروست دەبوو بە باڵێن زۆر زە فکرمانە دەکردەوە ئیتێ بەزێنە مەعیدە تاوانێت هەتا لە بۆی نەگەڕێەوە فکر لێ ناکەوە یەک لە کێشەکانیت کە لە خوێندن لەوەمان دروست بوو تەرکیزێکی ئەوەندە زۆر نەدەکرا محازەڕی یەکەم زۆربەی ڕۆژەکان دەڕۆیشت سوێت و سعادەشتنی ناتین بەخەبەر محازەڕە یەکەمت بکەیت ئیدی ڕۆژێک بابرین کۆمەڵک کێشەی دیکەت لە بۆ دروست دەبی عسەبی دەبی نیوڕانەکە ئەنەک ئیشت هەیە کەچی خەوت دێتەوە پاش خواردنی نیوەڕۆ دووبارە لە پاشەوە گلوکۆز بەرز دەبیتەوە دیسان خەوت دێتەوە بە تووی بنیوە لە بۆی شەو تێرخەونەوەی ئەوەش دووبارە وەختێکی لە نیوەڕۆت لێ دەڕوە ینی ئۆڤەڕۆڵ مشکلەکان زۆرن ئێستا دێمە سەری لە بۆی دانیشتم ڕۆژێک فکرم لێ کردەوە بابرێن لایفستایلی من کووە مەشاکلەکانم بگەڕێنمەوە بزانم لە چەندە لە لایفستایلی من ڕووتی ئەو مۆزوعە دەبینمەوە ڕێگەکەی لەوەی دەریبینم چوومە سەری تەمەشام کرد کەم خەوی وە دەکەم سبێنان نەتانم بە تەرکی زۆر لەم حازەڕەدا بنیشم و زۆر زام حازەڕەکەم لێ دەڕۆیشت ئەو کەم خەویە سەبەکەیتە سەبەکەیەوەی کە تاخیر دەنوم و خواردنەکی قورسیش بابرێن دەخۆین ئەو جارەی فکرمان کردەوە شەوێش کە زوو نانووی دووبارە ئەوەش تەسیر دەکات سەر مۆرنینگ ڕۆتینەکەی خۆمان ئیدی حەلی ئەو مۆزوعیتە بەدیلێکی لە بۆ دادنەی لایفستایلت دەگۆڕی کە شتێکی ئەوەندە زەحمەت نییە بەڕاستی بەس ئەوەندە قەراری زەری ئیدەوێتن یانم چەند مانگ لەو لایفستایلە خراپە بووم تاو ئیدی بەسە دەوی بیگۆڕی دیارە ئەوە چی باشتر هەیە ئیدی لەو کاتەوە لایفستایلەکەمانە هاگۆڕی سبەینان سعات 5 بەیانی هەرسین دەچینە پارک لەوێن غار دەدەین ئەوزە دوایە خواردنەکی باش دەخۆی کە پرۆتین ڕیچ بیتن نەک خواردن و ئەو شتانێ زۆر بیتن ئیسفادەکانی ئەو شتانە چیە چ دەگۆڕیتن ئەتو سبێنە زوو لە خەوەردەستی ئەنێ ئێستاوی کار بخۆم ئەوەز ئەلافسیالەکە تێدا سبێنە زوو لە خێوەردەستی بە مێشکێکی باش و مێشکێکی تێرخەوە تەمان کە زووش لە خێوەردەستی ڕۆژی پاش ساعت 9 دێشێت خەوت دێتەوە تو زوو ئەستای ساعت 5 ئەستایەوە دەبی 9 دێشەیە خەوت دێتەوە حەلکردنی ئەو مۆزوعی بەڕاستیە قەراری زەری ئیدەوێ ئەوەیە کە مۆرنینگ ڕۆتینێکی باش لە بە خۆت دانێ ئیدی ئیسفادەکانی ئەوە بەس دەڕووی تەندروستی و لابرنی ئەو شەشان دەسەکانی خۆش ئێستا تۆ تۆ بەڕێزت لە سێکتەری تەندروستیایی ئەگەر لە سێکتەری تەندروستی شانە بوویتە هەر ئەمەتە کرد بە فکرکردنەوە لەو مۆزوعە پێویست ناکات و کەسێک لە سێکتەری تەندروستی بلۆی زانی مشکلەکانت سوور دەزانانی ئەو خواردنە شەوێ دەخۆی خراپە بەیانیان لە خەو هەستان باش ینی پێویست ناکە قوتابیەکی پزیشکی بیان پزیشکێک بەس لەوەی بزانی بەیانیان زوو لە خەوستی باشترە و شەوان دراسی هەر کەسە چیتکە بێتن بەو شێوە دابنیشی فکرکاتەوە ئەکی دەگاتەوە نەتیجە دەسەکانە خۆش زۆربەی مناقەشەکانی ئێمە و تۆ پشتڕاست کردەوە دەسەکانە خۆش بێ قسێکتان هەیە لەسەر قسەکانی زۆر زۆر باشە خۆی هەرەوەی لایف ستایلەکەی خۆی کە گۆڕی ینی ڕەسەن حسی بە فەرقەکەی کرد ئەگە بەردەوام ببا لەسەر ئەو مۆزوعی طبعا هەم لە خوێندنەکەی خۆی لێ دەڕۆی ینی وا بەخۆشی گوتی لە بیداەتی خوێندنەکەیان باش نەبوون وەزۆیان هەم ئەوەی لێ دەڕۆی هەم لە ڕووی سەحیەوە ئەو درەکزەی باسی دەکات طبعا عرەزەکە لۆ شتی زۆر زۆر گەورەتر ئەو جەها ئەوە قورحای مەعیدەیە ها ئەوە مەشاکلی چەوری بین پیستت زیاد دەبی و چەوری خراپەکانی ینی من بۆ خۆم جاری وایە کە مەسەلەن ڕێتەکەوێتە فەرمانگەیەک لە کوردستانە مەسەلەن حکومی و ناحکومیە شوێنێ ینی هەندێک جار لە ماوەی ڕابردووە لە یەکێک لە بەڕێوەبەراتەکانە یعنی وەنیە بە دیار ئەو بەڕێزەوە دانیشیت کە ئیشەکانێ بۆ کە یعنی
مرخە مرخ و هەناسەتونی و بێمەزاجی و بڵێ یعنی پێم و دووتم تۆ باشیت کاک فلان کەس یعنی نەمەناسی بەسەوە نیە تەعاروفێکی سەریعمان کرد لەوێ وتی ئەرەوەڵام من باشم مەگەر ئەو باسی مەی و خواردنوشتی ئەگەر قەل و عراقەکەی شەو بێڵێت یعنی سەیرم کرد ڕەنگە لەگەڵ منا بە جۆرێک مامەڵە بکە بەڵام ئەگەر کەسێکی تر بێ و نەی ناسیان ینی احترامێکی هەر تووڕە بێلێ یا مەسەلەن ینی ئەگەر وردی بکەیتەوە مەشاچری زۆر زۆرە خۆی مە ناڵین مەسەلەن خۆمەی هەر بە شەوانە خوێتەوە ئەگەر بخورێتەوە بەڵام بۆ نمونە لە مانگێکا جارێک لە هەفتەیەکا جارێک گەر بەر ڕۆژە پشۆکەی بکەوێ ڕەنگە و سایدە ینی ئەو ئیفێکتە خراپەشی نەبێت بۆ خەڵک لەبەرەوە ئەم بابەتە ضرورە لە ئاستی بەڕێوبەری فەرمانکەکانە ینی بکرێتە بابەتێکی جددی بۆی کە ئەوە تاوکو جەنابەت باسێ کرد تۆ گەر خوێنکار نەبوویتە مدیری دایرەیەک بوویتە مامەڵێکی تەندروستە لەگەڵ مۆزەفەکانتان ناکرد بە دڵنیایەوە کە مامەڵێکی خراپە لەگەڵ مۆزەفەکان تا کرد مۆزەفەکانیش مامەڵێکی خراپ لەگەڵ خەڵکاکەن کەواتە بابەتەکە ئەوە بێت چ بەڕێزیی تر قسەی هەیە بە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی قەرارەی زۆر زەری ئانەتدایە ئەوەش لەو خاڵەیەوە دەست پێ کردی کەست بە کێشەکەی کردیا هەست بە کێشەکەی کردی بەڵام تەماشا دەکەی خەڵکی ما لەبەر ئەوەی لەگە ڕێزم ئاستی ڕۆشنبیری بەگشتی و ڕۆشنبیری تەندروستی بە تایبەتی بەپێی پێویست نییە باوها بڵێن بەلای کەمی بەپێی پێویست نییە لەبەرەوە درک بە کێشەکان ناکاتن درک بەوەی ناکاتن کە ئینتازی نییە درک بەوەی ناکە ڕۆژانە تەرکیزی نیە درک بەوەی ناکە کە میزاجی دائیمەن متەقەلیبە یعنی دەمەگدڵی خۆشە دەمەگدڵی ناخۆشە طبعاً معرضە لە نەخۆشی نفسی معرضە لە بۆ جگە لە یعنی نەخۆشیە جسمیەکان نەخۆشی نفسیش و وردە یعنی دەبتە زاهیرەیەکی کۆمەڵایەتی باو یعنی وای لێ دێتن وەکو عیبەی دەبی ئەگەر بێت ئۆتو شەوان نانی نەخۆی لە ناومە دەزانی چ باوە ینی ڕووی کۆمەڵایەتی و خەڵک دەڵێتن پێ بمرە بەس لۆی مەمرە خواردن نی خواردن کە قسەیان لەگەڵ دەکەی دەڵێ کاکە ئەوە تەندروست نیە دەرێ پێ بمرە بەس لۆی مەمرە یعنی بیخۆ پێ بمرە قەید ناکە با بمری بەس نەک بە حەزرەت بی نەیخۆی خۆ من نەمان گوتیە یعنی تو بە حەزرەت بە ینی حەسرەت بچێشە مەیخۆ بەڵام دەڵێ ینی هەموو شتێک بەخێ خێش بە معنە یعنی ئەتو لە مناسەبات دەکرێ بیخۆی یعنی تەسەور کە خەڵکی مەوابیر دەکاتەوە کە کاتێک باسی ئەوەی لۆ دەکەی دەڵێ دەی هەر مردنەکە نییە کورە ناوەڵ هەر مردنەکە نییە کاکە لۆ تەمەنیمە خەڵکی شەرق ئەوسەد بە تایبەتی عێراق و دەورە و پشتی لۆ لە دەوری 70 ساڵ و 65 70 ساڵە لەبەر چیش ئەگاتە 70 ساڵەکە بەرزالەت و پاکردنەوە ئەگەر بگاتێ ئەگەر گەیشتێش تەمان ئەوجا لە پاش 30 ساڵیەوە ئێستا کە تەبعاً کۆلیسترۆلی فولە شەکری چەوری دەورا و پشتی باڵێن خانەکان دەرەوەی خانەکان کە پێ دەڵێن ترایگلیسراایدی فولە باش یعنی ئەگەر تووشی زەڵتەی نەبوو بی ئەوە بەشەشی دەمارەکانی دڵی گیرایە یعنی هەست بەو شتانە هیچیز ناکە لۆ جگەلەوەی کە تۆ ئەو کەسەی کەواشی لێ یەک خێزان بەخۆی و مەشغوڵەکە بەڕاستی ینی مەزاج یەک خێزان بەخۆیەوە تێگەیە بێ خێزانێ خەریکی ئەم بێ فاسی بکە ئەوەی بکە ئەوەی بکە تەماشای ینی ئەو وڵاتانە بکە کە لە ڕووی تەندروستی و پێشکەوتونە تەماشای ئەوروپایکە لە بەرچی معدەلی تەمەنیان درێژترا سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە کە ئەو لایف ستایلێکی دیاریکراوی ئەمە دەرێن ینی جێنەتیک و وراثە و بۆ ماوە دەوری هەیە بەڵام ئەو دەورەی نییە کە لایف ستایل دەوری هەیە لەبەرەوە لایف ستایل هەر سێ بەشی خەو بە پلەی یەکەم دێ ئەمن پێم گرنگترە لە خواردنیش دوای ئەوە خواردن دێ دوایە جوولە وەرزش دێتن جوولە وەرزش ئێستاکە ئەوەندەی تەکیدی لێ دەکەنەوە دەڵێن ئەوەندە سوودی دەرونی هەیە زۆر زیاترە لە سوودە جەستەی یەکەی پێشان دەیان گوت سوودی جەستەی هەیە و باڵێ قەڵە و نابی و ماسوولکەت بەهێز دەبی و جومگەکان و ئێسک و تا دوایی نەخۆشی دڵ دەتپارێز و شەکرە هەمووی ڕاستە بەڵام ئێستا کە دەڵێن ئەوەندەی سوودی دەرونی هەیە ئەوەندەی ئارامی دەرونیت پێدەبەخشی وەرزش زۆر زیاترە لە سوودە جەستەی یەکانی ڕاستە دکتۆر من شتێک باسەکەم بە ڕەخنەیەکیش بگرین ینی سەرەتای بەرنامەکەوتم خۆشحاڵم بۆی کە هەردوو بەڕێستان دکتۆری لە شولار جوانن ماشەڵاتان لێبێ کە ئامادە بووین ینی بە دەنگێکی دلێرتر باسیێم دیاردەیە بەڵام من دوو شەریحەی کۆمەلگا یعنی بەنموناهێنمەوە هەم مامۆسایانی ئاینی چکە پێغەمەری ئیسلام سەلامی خۆی لێبێ زۆر لەسەر ئەو بابەتی نان خواردن و ئیسراف و زیاخۆری و چی ڕۆشتەوە حتا ینی حەدیثی صحیح هەیە کە هەڵەیەگە لە دوای نان خواردن هەنگاوێکیش بێ
بڕۆ و بابەتێکی هەڕێنمایەکی تەندروستیش هەیە لە حەدیسەکەی پێغەمبەری دووری خوای لەسەر بێ کە دەفەرمێ یەک لە سەسەی گەدەت تەرخانکە لە بۆ خواردن، یەک لە سەسێ لە بۆ خواردنەوە، یەک لە سەسێشی بە بەتاڵی بەزی بێلە. طبعاً یابانیەکان قاعدەیان هەیە ناخوانێت درێ 180 گەدەت ڕکە بەس دەلێ هەستەوە بە برسێتی ئەوەش مهمە با هەندێک بەجێ بێری باستە بە برسێتی باشەنجا من لە ڕووی دینیە و لە ڕووی تەندروستی شۆ لە ڕووی دینیەوە بەو مامۆسا ئاینە بەڕێزانە ئاڵم ینی کەم مامۆسای ئاینی هەیە ئەمە ورجی نەبێ و ئەمە غەبغەبەی نەبێ بەڕاستی ئێومانان ئەرچی ئێومانانە کە لەسەر ئەم بابەتە قسە بکەن یعنی بەڕاستی یعنی وتاری هەینیەکان ئەمانە تەندروستی و مەزاجی کۆمەڵایەتی گشتیە بەڕاستی ینی ئەمانە بابەتی گەرمی ڕۆژن ینی ئەمە ئەم بابەتانەیە کە دکتۆر جەنابتەڵی ئەڵی بەڕاستی مەترسیەکی گەورەیە و بەرەوڕی مەترسیەکی گەورە ئەچین یعنی خۆشترە مەلایەکی شیک و ڕێک و پێک و لە شولار جوان ئەم نەسیحەتت بکە ینی بیکەن بە ئەجەندای ئیشکردنتان ئەم بابەتانە و لە لایەکی ترۆ بە دکتۆرە بەڕێزەکانە لەم کە ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لە دکتۆرە بەڕێزەکانیش لە شولارێکی تەندروستیان نییە و لە شولارێکی قەڵە و گەوریان ینی قورسیان هەیە کە تۆزێک نەسیحەتکردنی ئەم خەڵکانە ینی دکتۆرێک کە خۆی قەڵەو بێ بە تۆ بڵێ قەڵەو مەبە هەل لە خۆتۆ پێوی زۆر ناگیری ینی و ئەینی ئەوە وایە کابراشەی دوو پاکرد جگەرا خوا بە تۆ لە جگەرە مەکێشە خراپ ئەی خۆت بۆی خۆی بارحاڵ ینی ئەمە ئەرچی هەمومانە هەر میدیان نییە ئێوەمانانە ئەو خوێنکارە بەڕێزانەیە ئەو قسانی جەنابتە ینی من پێم سەیرە ئەگەر سیرکەی ینی ئێمە سوۆشیال میدیای کوردی لە ئاستی تاکی شاوکو پێویست نایە ئەو چیرۆکەی جەنابەت باست کرد شاید ئەگەر تۆ لە فەیسبوکەکەت 100 ڕەفیقی شەهەبێت 20 ڕەفیقی ئەو کێشەی تۆیان هەبێت سوود لەو چیرۆکەی تۆ بینن یعنی سەیری سوۆشیال میدیای وڵاتانی دەرەوە ئەەکەیت ئەم چیرۆکانی ژیانی خۆیان ئەنووسێتەوە ینی من چەندین چەندین هاوڕێمە بوو لە سەردەمی کۆرۆنا لە فەیسبوک ئەو هاوڕێ سنجینانەی کە بەڕاستی سوود لە سوۆشیال میدیاکەیانە بینی سیرەکەی سەردەمی کۆرۆنا گەر توش بوو بێ خطوە خطوە بە پارچێکی بچووک ئەینوسیەوە هەل لە خۆتۆ چێژ لێ ئەبینی کە یەکێک تووشی کۆرۆنا ئەبوویت هەستە کرد وا بکەی باشە ینی مەبەستم لەوەیە ئەرچی هەمومان ێسا هەمومان بەپی حەجمی خۆمان ناسراوین جەناب دەگەر هەر 100 هاوڕێت هەیە لە فەیسبوک و لە سوۆشیال میدیاکەتەوە خۆر لەم 100 هاوڕێت دە کەسیان وەکو جەنابەت حەزیان لە خواردنی شەو بۆ شاید لەو دێ ئەگەر دوو کەسی سوود لە نووسینەکەی تۆ بینێ دوان بەوە سوود ببینێ و دوان بەم بەرنامەیە و دوان لە ڕێی دکتۆرە و دوان لە ڕێی دکتۆرەوە ئەیتر خۆ کۆمەلگا هەروە چاگە بێت بەڕاستی و دەستگاکانی ڕاگەیانیش بەڕاستی ئەرکەچی یەکجار گەورەیان لەسرە لە بۆ ڕوونکردنەوەی یعنی ئەو بابەتانە لە ڕووی تەندروستیەوە چونکە خەڵک بتەوێنێتەوە ئەوڕۆ بڵێن بەشەکی کات زۆر لە کاتی بەسەر سوۆشیال میدیا و بەسەر لە دیار میدیاوە بەسەر دەبات لەبەرەوە بەڕاستی ڕۆلی ینی دەستگاکانی ڕاگەیاندن ڕەنگە بەپێی پێویست نەبیتن کە لە ڕوونکردنەوەی ئەو بابەتانەی کە پەیوەستە بە تەندروستی هاوڵاتیان لەبەرەوە پێویست بۆی من باگە ڕخنێ بگرن وەکو هاوپیشەیەک ڕخنێ برم دکتۆر ینی سیرەکەی کەم میدیای تەرفیهی کوردستان هەیە بەرنامەی نان خواردنی نەبێ خواردن دروستکردنی نەبێ و بابەتێکی ترە بە شێوەیەکی وەنە تەکنیکی خراپ بەرنامەکە دروستەکرێ من وەختی خۆی شتێکم نووسی کەس فێری تەماتێکی سورۆکراو نەبووە لە بەرنامە کوردیەکانەوە بەداخەوە ینی ئەمەنە بە شێوەیەکی هەڕەمەکی بەرنامەکە دروستەکرێ بەڵام لە بەرامبەر ئەمە با بەرنامەی ڕێنمایی تەندروستی باشە بێت ینی خۆ بەرنامەی تەندروستی شێ بەڵام ئەمەنە بە جۆرێکی وشک و برنگ باسی ئەو بابەتاکە تااقەتە نییە سیرێکی جا مشکلەکە چییە ئەتوو بزانە بە خۆت گوتت تااقەتت نییە زۆربەی جار ئێسەلۆ نییە ئەوانەی مۆرننگ زۆربەی جار عینەن ئەو هاز بینان هەبووە بەرنامەت هەبووە لەسەر ئەوەی ڕاضەکردنەکە کووە زۆربەی جار بەرنامەت لە ناو پارکی کرایە بە خۆمان دیتیتم باشە لە زۆربەی قەناتەکان هەر لە ناو پارکی بەرنامەزەکەی کردیە و ئیسیفادەی ڕۆشتن سیال و عالەمەکەی ئایا ئەتوو هەتە چەندی دەبی بڕۆی یعنی ڕێنمایەکانی کووە ڕاضەکە شێوازی ڕاضەکردنەکەی ئەو شخصی مەسەلەن یەکێک عمری 40-50 ساڵە پێینالم نفسی ئەو ڕاضەی بکە لەگەر یەکێک عمری 20 ساڵە ئەمن کە پێ دەلێ مەسەلەن دێن بۆ لامان طبعاً وەزنی نەکەن دوو هەندی من و تو دێتن و دەلێ بەخوای ئێ باشە لێ دەپرسی ئەتوو دەلێ زەختم فولە شەکرم فولە ئێ باشە خواردنت کەم کردیتەوە ناوەڵا بەس پارێزیەکی یعنی دەگاتە یعنی دکتۆر بەخۆی پێت نالێ دەلێ خۆم گرتیە ئێ وەڵی ڕێلێتیڤەکەی ئەوی کە لە گەریتی دەلێ وەڵی دکتۆر دوونێ برنجی ئەو هاشی خواردێ ئێ باشە لۆ دکتۆری نتگو برنج باشە ئێ کاکە ئاخر ئەتووکەوە دەلێ برنجی خۆتان هەیە خاصە
با بڵێم ئی ئەوانەی با بڵێن جەماعەتی شەکرە ئێ بەس خۆ پێشتی نەگوتی ئەتو سێجەمە بڕۆ ئەو برنجێ بخۆ وەچی ما دکتۆریش دەلێ ئەتو نەمانگۆتیش مەخۆ بەلان وەختت هەیە خاصە احتیفالەکە مناسبەکە ها ئەوە جێژنەهات ها ئەوە جمعانە خاصەتەن جمعان ئەتو کامل هەفتەکە نەمانگوتی ئەوها خۆت بکوژە لە برسان فری دەیزت هەیە ڕۆژی دەیفریت هەیە طبعاً هەندێک جێشمان زۆر لە ئەو بەرامجی کە ئەوەی لە بۆ زعیفکردن ئەوە کیتۆیە ئەوە نیظامی ئەوەی پێدەلە متەقەتع بە ڕۆژی بەلان دکتۆر چەندی ڕاستات هەبووە لەسەرەوەی کە ڕاستە ئەوشتا هەتاستە دیراساتێکی زۆر لەبەروەی دەیکەی کیتۆیەکە ئەم بەخۆم کردیتم باسەراحەت بڵێم کردیتم ئەو کیتۆیم تەطبیق کرد لەسەر خۆم بەڵام لە نفسی کاتیش پاشوەی کە بەجێم هێشت واللهی ئەوەندا خراپیەکەم لە خۆم دروست کرد لەبەروەی بەغێر تەبیعی دەگەڕێەوە سەر خواردن طبعاً جسمەکە دیسان تێک دەستەوە یان دەبی بەردەوام بێتە ئەخیری طبعاً زۆر شت هەیە لە جسمت لێت کەم دەبتەوە لەبەرەوە دەلێ شەکرەی دەبی ئەتو کەمکەی دەبی پرۆتینات ئۆکەی شتی کۆلسترۆلی با بڵێن شتی چەوری زیادکەی بەس نەو عشتەچکە کەم دەکەی ئێ باشە تو ئەوها سەبر جسمت دیسان دەسی تێک دەچی لۆ ناکەیە ئەتیادی لۆ کاربی پێدەنن نەوعا نەمەتە چ ئەتیادی ستایلە چ ئەتیادی لۆ خۆت بکەی وەچی ما بە خۆت گوتت برنجت دەخوارد جاران لەگەر با بڵێن نانەکەی تەرک دەکەی برنجەکەی کەمیەتەکەی دەتخوارد کەمتری دەکەیەوە شەوان وەچی ما دکتۆر دەلێ لە باتی سێژەمەی کە ئێستا بوویتە خلاص قانون لە بیکە دوو ژەمە ئۆکەی برسیتەوە نیە بینی ژەمەکان لۆ فکر لە میوەک کەس جێم لێ نەبوو فکر لەوەی بکاتن سێوەچی بخوا خاصان سێوی کەسکە خورمایەکە شتەکە برسێبوونەکەت تێر بکاتن بەڵام نەک چکەمە زۆر بێدان ئەم یەک بەخۆم دکتۆر مەسەن ئەمە لە تەواوی نەچکە لە ناوەندی داوام ئەمە شفتاتە با بڵێم داوامەکەم با بڵێم 5-6 ساعاتە لە ناوەندی داوامەکەی هەندێک جار وڵا باسەراحەتەکەی بڵێم برسیم دەبیتن ئێ باشە ئاتو چ دەکەی طبعاً جاران پێشتر با بڵێم کە ئاگام زۆر لە خۆم نەبوو وڵا بەسیترین شت دەبوو دەچینە کەفتریاکەی چشتی خراپە بەڕاستی دەمان خوارد شربەتە بپسیەکە واللهی ها ئەوە ئەو پسکتانە ئەو نستەلانێک کە دەمان خوارد بەڵام وەم لێ هات لە ناو سیارەت بی لە ناو باغرت بی لە ناو شتێکی بەسیت ئەوانەی کە میوەیە خضراواتە نازم کەس باسی ئەو شتانە ناکە کە چەند زۆریشە و چەند مفیدە نەمانگۆ بڕۆ حەبی ڤیتامیناتان بخۆ نەمانگۆ بڕۆ زۆربەی دەلێ بە خەڵکەکە ئۆمیگا 3 ئۆمیگا 3 لەناو خواردنەکەشت هەیتت ئەتو لە ناو ماسیە لە باتێت و ئەو معدل ئەو کەلە شێر و ئەو پاچە و ئەو خواردنە لە ڕۆژێک جێمانە نەبوو زۆر لە لای ماسی فرۆشەکان زۆر خواردن عالم زۆر لەسەری ئەوە ئێستاویش هەیە بەس کەم ئەویش ماسیژ ئێستاکە وەکو وانتکەی لێ هاتیە ینی دەڵێتن ئەوزا قەرداریشت دەکاتەوە دەڵێ دکتۆرەکان نارێن ماسی باشە ئەو ماسیە بەو کوالیتیەی زۆر خراپیشە لەبەرەوەی ماسیەکە یەکەم جار سروشتی نییە دووەم جار شێوازی لێنانەکەی بە ڕەژووی ئەمە دەزانین کەوا ڕەژوو بخۆی ئەو دوو کەڵێ ڕەژووی ئەوجا ئەگەر کەبابی پێسۆر بکرێتەوە تکەی پێسۆر بکرێتەوە یان ماسی سەرەتانی دروست دەکات شێرپەنجەی دروست دەکات مادەی یەکەم ئۆکسیدی کاربۆن و مادە کاربۆنیەکە بە تایبەتی خەلوزەکە کە پێوە دەنووسێتن و دەستە ناو گەدا ئەمە ئەوەی کە معروفە و لە سەفی سێ و چاری کولی طب و خوێندیتمانە تا ئێستاکەەوە ڕۆژ بە ڕۆژ تەکید لێ دەکرێتەوە مادەی کاربۆنیەکێکە لەو مادانەی کە لەگەڵ ڕەژووی و لەگەڵ دووکەلی دەستە ژۆرێکێکە لەو مادانە شێرپەنجەی گەدەی دروست دەکاتن ئەوجا ئەگەر بێت و باسی مەسلەی بەڕاستی خواردنی بکەین ئەمە ناڵێن یان مەسلەی کیتۆ ڕەنگە لە بۆ زندا بەزاندن چێشدا بەزاندن بە شێوەیەکی موقت ئاسایی بیتن بەڵام بە شێوەیەکی بەردەوام بە شێوەیەکی بەردەوام بە هیچ شێوەیەک ناکرێ بکەی لایفستایلی خۆت و بەردەوام لەسەر کیتۆی بی لەبەرەوە ڕێژەیەکی یەکزار زۆر پرۆتینی حیوانی تێدایە ڕێژەیەکی یەکزار زۆر چەوری تێدایە لە بەرامبەر ئەوە سەوزەیەکی زۆر کەمی تێدایە و لەگەڵ میوەشی تقریبەن یان تێدانە یان ڕەنگە ڕۆژێ تەنها یەک میوەی تێدا دەژمێرن دکتۆر ئەوەندە شەکرێ تێدا ئەوەندە نابی بخۆی پرتەقال سەر وەختێک دانگۆ نابی پرتەقالی بخۆی نابی ئێ باشە دێوهابی ئەتو هیچ ینی دەسەکانتان خۆش بابەتێکی زۆر حتا خۆشم هەتا ئەوە بە وردی لەگەڵ ئەزمموی ئێوە ئەو بەڕێزانە نهاتینە ناو بابەتەکەەوە نەمزانی کا منە بابەتێکی ترسناکە و هەوڵین کە بەرنامەی تریشی لەسەر دروستکەین بە ئامادەبوونی خەڵکانی وەکو جەنابتان دەستان خۆش بێ هیوادارم کۆمەڵگەی کوردی کەم ئازاری نیە وەکو سەرەتای بەرنامەکە باسم کرد ئەمە ئەو فیشەکەیە کە لە میتۆدی سەربازیە بەکارێت ئەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەم کۆمەڵگەی ئێمە کە بەدەست لە شولار و تەندروستێکی ناتەندروستەوە بەدەستی خۆی جیرۆ دەکردووەکو و برینارەوەیە چکە لە دوجارا بێ خێزانێک مەشغوڵی ئەم کەسە بێم خێزانە مامۆستای تیایم خێزانە خوێندکاری تایە دکتۆری تایە ینی تۆگەر
وردی بکەیتەوە ئەم کەسا بێتە هۆکاری دواکەوتنی یەک خێزان. دەستان خۆش بێت دکتۆرجان ئازێتی کێشا دکتۆرجان زۆر زۆر سپاس. هیوادارم لەگەڵ جێبەجێکردنی کاری ڕۆژانەتانە بە تایبەت خانم جەنابەت لە تۆ لە تەواریی شەکەیت دایمە ئەو نەخۆشانی کێن بۆلات ئەم ڕێنمایانی بەرێ چکە بەڕاستی دڵنیام لۆی کە ئەوەی کە بینەرمان بوو بێ سوودی گەورەی بینیوە. وتیەکی ئینگلیس هەیە وتەیەکی کورت و پوخت و جوانە ئەڵێ خواردن وەکو دەرمان بخۆ باواد لێ نەیە دەرمان وەکو خواردن بخۆی. هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش. خۆش بێت.